بەر ئەو دیزاینە ئەکەوێت لە ئێستاە لە تەواوکردنی ڕێکارەکانی مامەڵەی خۆماڵین بۆ ئەوەی بتوانین ماف و تعویز و قەرەبوویەکی شایستە بین بەو هاوڵاتیان بەو خاوەنمەکانی کە لەوێ مڵکیان هەیە هەموو ڕێکارەکانی تقریبا نزیکی کۆتاییەکیان زۆری دوکاندارەکانی ناوباسا بارمتیان خەواندوو بەم بەشی بەرزاریکردن لە مزایەدە لە پاش تەوابوونی مزایەدە دەڵێ چەکەکانمان بۆ خرج ناکرێتەوە کە پارێکی زۆرە شاڕۆین دەڵێ پارەم نییە ئەم چەکانە خرج بابەتە بە تایبەت بۆ سەرفکردن خرجکردنی ئەو تامیناتە پەیوەندی بە بانکەوە هەیە پەیوەندی بە سەرۆکایەتی مانەوە ئێمە هەموو کەسێک چەکەێنێت کە تەقدیمیەکە و تەسلیمیەکات بۆی بەشدار بێ لە مزایەدە لە دواتریشدا چۆن ئەو چەکەی لە بانکەوە هێناوە هەرە بێ لە بانک داوای خرجکردنەوەی بکاتەوە ئێمە دابشکردنی زەوی تا قۆناغی چوارەممان ئەنجام داوە تا کۆتایی ساڵی پار لەم ساڵدا خۆشبەختانە لەسەر سێ پێگە کاری زۆر جدیمان کردووە لیژنەکان لە مانگی دووەوانێ زۆر بە ڕوبڕی کار لەسەر تەواوکردنی ڕێکارەکانی ئەکەن ڕێکارەکان پێویستی بە سەرۆکایەتی هەیە بە مەسەح و ڕووپێوی هەیە بە وێنە تۆمارەکان و بە نەخشەکان هەیە دواتر ناردنی بۆ بڕێبەراتی گشتی کوشت و کاڵوە بۆ تاپۆکان بۆ هەروەها دەرکردنی بڕیاری ئەنجومەن بڵاوکردنەوەی لە ڕاگەیاندنەکاندا و ڕەزامەندی وەرگرتن نەخشەدانان ئەم ڕێکارانە ئینشەڵڵا زۆر خێراترمان کردووە ئینشەڵڵا لە ماوەیەکی نزیکدا کۆمەڵێ ناوی تر ئیعلان و ڕاگەیاندن